ڕابطەی مۆلیدە ئەهلیەکانی کەرکووک هۆشداری دەدەن لە بەرزبوونەوەی نرخی ئەمپێری مۆلیدەی ماڵان بۆ ئەم مانگە و داوا دەکەن حکوومەت لە ڕێگەی زیادکردنی بەشەگازی مۆلیدەکان ئەو نرخە کە پێشبینی دەکرێت لە نێوان 13 بۆ 17,000 بێت کەم بکاتەوە. خاوەنی مۆلیدە ئەهلیەکانیش هۆکاری بەرزبوونەوەی نرخی ئەمپێری مۆلیدە بۆ نەبوونی گاز و پێدانی کەمی کارەبای نیشتیمانی دەگێڕنەوە. ئێمە کێشەکانمان زۆرە، یعنی کێشەی ئێمە کێشەی هاوڵاتیە. ئەمە کێشەکان بۆ خۆمان نییە بڵێن وڵای ئێمە خەمی خۆمانە کە ئیسفادە ناکەین یان خەمی خۆم. ئێمە معاناتمانەیە، کۆمەڵی معاناتەکە هەم ینی لە ڕووی هاوڵاتیەوە هەم لە ڕووی حکوومەتەوە. هاوڵاتی باوەڕ بە ئێمە ناکە، حکوومەت سەعاتی بۆ ئێمە دابین کردووە. ئەم سەعاتە بەپێی ئەو سەعاتە ینی بە سیاسەتی خۆیان بەوە کە لە بەغاوە دایانن 120 بۆمان داناوە مانگە عفو 140 داناوە، بەڵام 120 کەرکووک 120 سەرکە 120ەکە تایسە دیار نییە، ئەو 22 مانگە هەتای سەی زیار نییە. ئەو کۆنگرە ڕۆژنامەنووسیەش هەل لەبەر ئەوە بوو لە پێناو خەڵک بوو، لەبەرەوەی سعرەکە زۆر دەرەچێت. ینی ئەگەر بەغا نەیەتە استیجابە و نەیەتە سەرخەت قایمقام و ڕابیتە و ئەمانە هاتن، یعنی ئەمە هۆشداریان داوتیان ئەگەر بەغا ئەم 120 سەرف کردو با بزانین 140 سەرف کرابوو هەتای سە کەرکووک و منتوجا 120 داوەتە ئێمە. هاوکات ڕابطەی مۆلیدە ئەهلیەکانی کەرکووک ڕای دەگەێنن ئەوان ناتوانن لە مانگی داهاتوو بەم جۆرە ئێستا کە بەشەگازیان کەم پێ بدرێت و کارەبای نیشتیمانیش کەم بۆتەوە لە پێدانی کارەبای مۆلیدەی پێویست بە ماڵان بەردەوام بن. عدم استجابة المنتوجات النفطية فرع كركوك نامەدەی لەقی کەرکووکی بەرهەمەنەوتیەکان بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنی نێوان ئێمە ئەوان بۆ زیادکردنی بەشی گاز، هەروە پابەند نەبوونی دەستەی گشتی ئامێرەکان لە بەغداد بە نەگواستنەوەی بەشی گازی کارگە ئەهلیەکان، ئەوەی کە لە ڕێکەوتنەکەی ئێمە و بەرهەمەنەوتیەکاندا هەیە. نرخی بەرمیلێک گاز ئەمڕۆ گەیشتووەتە 210,000 دینار، واتە بۆ هەر لترێک 950 دینار دەکات. بۆیە ئەو بەشە گازەی کە حکوومەت بۆ مۆلیدەکان دابینی کردووە بەشی کارپێکردنی 3 کاتژمێر و نیو دەکات لە ڕۆژێکدا، لە کاتێکدا ئێمە 12 کاتژمێر کارەبا دەدەین. بۆیە لە بەرواری 1 تەمووزەوە تەنها ئەوەندە کار بە مۆلیدەکان دەکەین کە حکوومەت بڕی گازەکەمان پێدەدات و گازی بازرگانی ناکڕین بەهۆی گرانی نرخەکەیەوە. 1/7 نشغل بالغاز اللي تنطينا اياه الدولة تجاري بعد ما ظل عندنا. بەرهەمی کارەبای نیشتیمانی لە کەرکووک زیاتر لە 600 مێگاوات ڕۆژانەیە، بەڵام بەهۆی بەستنەوەی باتۆڕی نیشتیمانی عێراقەوە بەشە کارەبای شارەکە کەمە و بەشی پێداویستی هاوڵاتیان ناکات. هەر بۆیە پێشبینی دەکرێت بەهۆی کەمبوونەوەی کارەبای نیشتیمانی و زیادبوونی پێدانی کارەبای مۆلیدە ئەهلیەکان بە هاوڵاتیان نرخەکانیش لەسەر هاوڵاتیان زیاد بکات. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.